ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش ئێوە بینەری کەناڵی هیوان من شەماڵ عەلیم و ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر لە خزمەتی ئێوەداین. بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بە ڕووداوێکی گەورەی مێژوویە. 103 ساڵ لەمەوبەر لە گەرمەی جەنگ یەکەمی جیهانیدا لە ڕۆژگارێکدا کە مەرگ و برسێتی و نەخۆشی ئاسوی کۆمەڵگای بەشەریان تاریک کردبوو، جەردەیی و قازانجپەرستی سەرمایە و دەوڵەتەکانی خەریک بوون بەڕست لە شارستانیەت ببڕن. هیچ کۆتاییەک بۆ مەرگەساتێک کە ژیانی ملیۆنەهای هەڵوشی بوو هەڕەشەی وێرانکردنی زیاتریشی دەکرد دیار نەبوو. بە چەشنێک بێئومێدی باڵی بەسەر ژیاندا کێشابوو کە دەگوترا تەنها کوژراوەکان کۆتایی جەنگەبینن. لەو ڕۆژانەدا لە وڵاتێکدا کە بە قەڵای ستەم و کۆنەپەرستی و دواکەوتوی ئەوروپادا دەنرا، ڕاپەڕینێکی چەکدارانە تەقریبەن بێ خوێنڕشتن شۆڕشی رووسیای بەسەرکەوتن گەیاند و وەک یەکەمین شۆڕشی سۆشیالیستی سەرکەوتوو بە ناونیشانی شۆڕشی ئۆکتۆبەر پێی نایە سەرشانۆی مێژوو. شۆڕشی ئۆکتۆبەر کە لە 7 نۆڤەمبەری 1970دا بەرپا بوو، ڕابڕانێکی گەورەی مێژوویە. توندپێچێکی چارەنووسازە لە ڕەوتی خەباتی بەشەریەت بۆ ئازادی یەکسانی. کاریگەریەکانی سەرڕای هەر نووشت و پاشەکەیەک تا ئێستش بەردەوامە. لەم بەرنامەیەدا لە سەوسەی هەمین ساڵیادیدا لە چەند گۆشەنیگایەکەوە ئەم ڕووداوە گەورەیە تاوتێ دەکەین. من و هاوکارانم ئەم شەو هێندەی کات و مەودای ئەم بەرنامەیە ڕێگامان دەدات هەوڵ دەدەین ڕووناچی بخینە سەر هەندێک خاڵ سەبارەت بەم شۆڕشە، بەو ئومێدەی بتوانین لە دەرخستن و گەیاندنی باری سەرنجی خۆمان بە ئێوەی ئازیز سەرکەوتوو بین. بەرگەوەی لەگەڵ هاوکارانم گۆنا سەعید و هیوا عومەر دەست پێ بکەین. داواتان لێ دەکەم بۆ پشتیوانی کەناڵەکەمان لە خوارەوە بە کلیککردنی سەبسکرایب یان ئیشتراک بەشداری کەناڵەکەمان بن و بۆ ئەوەی ئاگاداریتان سەبارەت بە بەرنامەکانمان پێبگات دەتوانن کلیکی سەنگە کەش بکەن. سەرەتا لەگەڵ هیوادا بە پرسیارە دەست پێکەم. هیواجان چه مێژوویەک شۆڕشی ئۆکتۆبەری بەرهەمهێنا؟ پاشخان و هۆکارەکان چی لە ڕوانگەیتەوە؟ هێزە دەرگیرەکان هەلومەرجی هەڵگیرسانی شۆڕش چی بوو؟ وە چۆن ئەو شۆڕش دەتوانیت سەرکەوێت؟ سڵاو شەماڵ، سڵاو گۆنا و سڵاو لە هاوڕێ ئارامیش لە پشت کامیراوە لەگەڵمانە، سڵاو لە بینەرانی خۆشەویست. لە ڕاستیە شۆڕشی ئۆکتۆبەر ینی ڕووداوێک بوو لە ناوەخۆی رووسیا ڕوویدا، بەڵام کاریگەریەکانی لەسەر هەموو دنیا و مێژووی مرۆڤایەتی جێهێشت لە سەدەی 20ەوە تا بە ئێستاش. واتە کاتێک بیر لە ئۆکتۆبەر دەکەینەوە وەک ڕووداوێکی جیهانی دەبێت مامەڵەی لە تەکداک بکەین. ڕووداوێک وەکەوەی جەناوی شدوتت ئاسۆیەکی تازەی ینی بەڕووی کۆمەلگای مرۆڤایەتی کردەوە، ئاسۆیەک تا بە ئێستاش بە ڕووناچی و بەهێزەوە لە دڵی دەتوانین بڵێن ملیۆنان مرۆڤی چەساوە دێت و دەچێت. ئەمڕۆ باز لە مێژوێک ئەەکەین کە لە ڕاستیە کە لە مێژوودا وێنەی نەبووە لە بە ئامانجکردن و چاواشەکردن و بەلا ڕێدابردننی لەلایەن سەرمایهدارانەوە، بە تایبەتیش لەم ینی ساڵانەی دوایی لە ناوەندەکانی لەم جەوە لە جەوی خوێندنی لیبراڵی و لەم جەوەی کە ئێستا هەیە و لە ناوەندی زانکۆ بگرە بۆ ناو ڕۆژنامە نووسان و مێژوو نووسان تەمان بەشێک لەوانە لە ڕاستیە کە من پێم وایە ئەمانەش خۆیان بە نەتیجە بەشێکن لە قوربانی سیستەم، ئەمانە بەشێکن لەو گشتەی کە عەقڵ کەوتونەتە بەردەم هەڕەشەیەکی گەورە. بۆ باسکردن یان دوێک لە هەڵسەنگاندن لە مێژوودا زۆر لەو بارەیەوە نووسراوە ینی یاو ڕەشەماڵ و دەڕاستیە زۆریش دەوترێ، بەڵام دەبێت لێرەدا منهەجەتێک بەکاربین بۆ ئەوی تووشی ڕچکردنی کۆمەڵی خاڵ نەبین بە ئیجابی بۆ خاڵیکردنەوەی ئەو مێژوە لە هەر کەم و کوڕێک یا بە پێچوانەکەی. دوجار ئەوەندە بە ڕژبینی بیبینین وەکۆی لە هەندێک لە ناو چەپەکان دەبینێت لە ڕاستیە پێمە وابێ بڵێن ئەمە دا ببڕین لە فکری سۆسیالیستی و بڵێن ئەمە پەیوەندی بە مارکسیەتەوە نەبووە مارکسیت بێبەریە لە مەزمونە. لەم چوارچێوەیەدا هەڵسەنگاندنی تاوان ئەم هەڵسەنگانە لە ڕاستیە هەڵسەنگاندنی جۆرێک دەتوانین نای لێ بنێن هەڵسەنگاندنی بەستەڵۆچی و یا هەڵسەنگاندنیی ئایدیالستی کە بەشی زۆری دەچنە ئەم چوارچێوەیە. بەخۆ بە دوورگرتن لەم دۆرە باسکردن و بیرکردنەوەیە لە ڕاستیدا ئەزممویەکێتی سۆڤێت لە سەدەی 20دا تاقیکردنەوەیەکی گرنگی دەتوانین وان ناوی لێ بنێن پەیوەندی نێوان تێر و واقعە لە هەڵومەرجێکی مێژووی دیاریکراوی ماتریالیدا کە جیاواز بۆ لە مێژوەکانی پێشخۆی بە پێوەری تەمان قیاسەکە بە قیاسی لە پێناو ئەو مەسەلانەی کە پەیوەندی بە مرۆڤایەتی و مەسلەی یومانی و مەسلەی دادپەروەری و یەکسانیە. من پێم وایە هاوکاتە بەم تێگەشتنە دیالکتیکە دەتوانین خاڵ لاواز و بێزەکانی کە لەم ڕۆ لە ڕاستیە زۆر یعنی دەتوانین باسی بکەین وە چۆنێتی سودوەرگرتنی لە بارودۆخی ئەمڕۆدا گفتوگۆی لەبارەوە بکرێت.
هەرچەندە لە هەمان کاتدا یعنی ناکرێت بە پێی واقع و باردۆخی ژیانی ماترالی ئەمڕۆ تەماشای ڕووداوەکانی شۆڕشێکی بەر لە زیاتر لە سەدەیەک لەمەوبەر بکەین بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر شۆڕشی ئۆکتۆبەر بە سەرۆکایەتی حزبی بەلشەفی و لینین ئەنجام نەدرابایە وە کۆتایی بە بەدەسەڵاتی 3 سەدەی قەیسەر و بنەماڵەیی و بۆرژوازیەت و ئەمانە نەهات باە و وزەی لە ناو خەڵکی چەساوە بەم ئاراستەیە بە چ ئاراستەیەک دەبوو دۆخی رووسیا و بە تایبەتی ینی واقعی کۆمەگای مرۆڤایەتی بە چ ئاراستەیەکە دەڕۆیشت تەبەن ئەوکۆی جەناوت لە میانەی پرسیارەکەی وتت یعنی دۆخی رووسیای ئەو کات پێشتریش یعنی ئەوان دەست و پەنجەیان نەرم کردووە لەگەڵ چەندین شۆڕش و ڕاپەڕینی تری بەخۆیەوە بینیوە پێش 20 ساڵ لە شۆڕشی ئۆکتۆبەر حزبی سۆسیال دیموکراتی رووسیا لە یەکەمین کۆنگری خۆی بەرنامەی ڕوخانی قەیسەر و ئەرچیان وەکو حەزب بۆ گۆڕانکاری چلۆنایەتی دیاری دەکەن تەمەن هەر لەسەر ئەو بنەمایشدا جیاوازی و کێشەکانی نێوانیان دروست دەبێت مەبەستن لە بەرشەفیک و مەشەفیکە تا لە ساڵی 1970ەکان 1993 و تووشی حاڵەتی زیادە بنەوە دەبنەوە لە ساڵی 1912 باڵی بەرشەفی دەبێتە پارتیشی سەربەخۆ لەگەڵ بەشداریکردنی رووسیا تەقان لە شەڕ یەکەمی جیهانی وەک شەڕێکی پاوەنخوازی ناسیۆنالیستی ڕۆژ لە دوای ڕۆژ لێکەوتەکانی لەسەر برسیکردن قوڵکردنەوەی قەیران ناخۆیەکان زیاتر دەبێت طبعا پێشەوە ئێمە لە شاید حاڵی ڕاپەڕینێکی تریش ئەویش لە ڕاستی تووشی شکست دەبێت بۆی شەڕەوە زیاتر لە 1.5 ملیۆن لە خەڵکی رووسیا جان لە دەستدەن و لە 3 ملیۆن کەسیش تووشی حاڵەتی برینداری دەبن تەمان پێش چەند مانجێک لە شوبات ئەم شۆڕشە بۆ زواجەی کە باسمان کرد کە ناتوانێت بەردەوام دەبێت و پێشتر بەرشەفیک بە باشی واقعەکەی دەستنیشان کردبوو لە ڕاستیە بە خستنە ڕووی چارەسەریش لەسەر ئەم بنەمایە لێرەدا یعنی حزبێک کە خاوەن فکر و پرەنسیپ و یعنی ئەوەی پێی دەوترێ حزبی تەلیعا ئامادەیە لەگەڵ پاڵپشتی لە دروستکردنی شورا و ڕێخستنی جوتیاران و کرێکاران ئەم جۆرە لە ڕێخستن تەمان بەشێکە لە بیری ئەوەی پێی دەوتێنی نزم لە چوارچەوەی شیکاری توێری لە تێر و پراکتیکی شۆڕشی ینی سۆسیالیستی ئێمە پێشتر لە ڕاستی هەر پێشەوە ئەزمموی کۆمەنەی پاریس و غیابی خۆڕێخستن و حزبی پێشڕە و ئەزمونێکی باش دەبێت بە تایبەتی بۆ خودی لینین کە جیاوازی کات کەمتر لە 50 ساڵێک دەبێت لەگە شۆڕشی ئۆکتۆبەر و بۆ خودی مارکسیش کۆمۆنا ئەزمونێکی گرنگ دەبێت و دواتر ئێمە سەری تێگەیشتنەکانی کاتێ مارکس ئەزمموی کۆمۆنە دەبینێت تەمان ئێمە دەزانین بیدایی لەگەڵ نەبوو بەڵام دواتر پاڵپشتی کرد و دواتر ئەو باز لە قۆناغی گواستنەوە مەسلەی ڕۆڵی دەوڵەت لە قۆناغێکی دیاریکراو بۆ مفهومەی بەکاردێنرێ کە من کێشەم لەگەڵیەیە لە ناو دووکەوانە ئەوی پێ دەوترێ دەوڵەتی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا ئەمانە لە ڕاستیە یعنی باردۆخێک بوو لە زۆر ڕۆوە کاریگەری لەسەر ئەم هەڵومەرجە کرد یعنی ئێمە قسەمە لە ساڵ مەرجەکە کرد چ لە ڕووی مەوزوعیەوە و چ لە ڕووی زاتیەوە کە باسمە لە حزبی بەرشەفی کرد لەم بارودۆخە کاریگەریەکانی چی بوو و چۆن توانی خۆی ئامادە بکە لە ڕاستیە لێرە دەوری ڕۆڵی بابڵێن هێزی سیاسی و فکر تەمان ئەو پەیوەندی لە نێوان تێور و فکر بوو بابڵێن تێور و واقع بوو کە باسمان کرد ئەمە لە ڕاستیە تەواو لەو باردۆخی ئەوێدا ڕنگ دەداتەوە و پێشتر کۆمەڵی خاڵی جیاواز و تەسەوری جیاوازیش دەبێ ئایا پاڵپشتی لە شۆڕشە ڕاپەڕینە بۆرژوازیەکەی ئەوێ بکرێ یان بە جۆریشتر تەعامل بکرێتن ئێمە جیاوازیەکانی ناو حزبی سۆسیال دیموکراتی و رووسیا دەزانین بە چه ئاراستەیە گەیشت بۆی من پێم وام باردۆخی ئەوێ دەتوانین بڵێن لە باردۆخێکی دیاریکراوی مێژویی هاوکات یعنی لەگەڵ ئەو هاوسەنجێ لە ئاستی سیاسی و ئاگووری و کۆمەڵایەتی و هاوکات ئامادەیی هێزێکی شۆڕژێر لەگەڵ تێرێکی شۆڕژێر ئالێەوە لە ڕاستیە گۆڕانکاریی چلۆنایەتی دێنێتەکایەوە کە پێی دەوتری شۆڕشی ئۆکتۆبەر زۆر باشە دەستەکانە خۆش هاوڕێ هیوا دونا ئێوە پاشخان و هۆکارەکان چۆنە بینن چۆنی هەڵەسەنی ئەم شۆڕشە چۆن توانی سەر بکەوێت من پێم خۆش پرسیارە جواب بیتەوە ئەم شۆڕشە چۆن توانی سەر بکەوێت چونکە پێم وابێ هیوا فریان نەکەوت بە جوابی ئەو پرسیارە باتەوە فەرموو زۆر باشە سەرەتا با منیش هەرجەخت لەو خاڵە بکەمەوە کە هیوا باسی کرد ئەویش ئەوەیە کە شۆڕشی ئۆکتۆبەر سەری بە
بە چەند مەسلەیەکی بە چەند بارودۆخێکی تایبەت و گرنگەوەیە. یەکێ لەوانە سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ شۆڕشی 1905 کە تایە لە حکمی قەیسەر تزار بۆ یەکەم جار لە ئەنجامی خۆپیشاندان و لە ئەنجامی ناڕەزایەتی بەرفراوان و دروستبوونی شوراکان بڕیاریدا بۆ یەکەم جار کە لە ژێر ناوی ئەوەی کە دیموکراسی هێنێتە ڕێوە یاخود حکوومەتێکدا مەزرێنێ کە تایە خەڵکی تریش بتوانێ بەشداری بکە ئەم بارودۆخی ڕاکێشە. بەڵام ئەمە نەیتوانی بە هیچ جۆرێ بارودۆخی برسیەتی قات و قڕی جەنگی بەردەوام کە رووسیا بەهۆی کەشمەکێشی با بڵین کردنەوەی بازاری سەرمایە لەگەڵ وڵاتەکانی تری ئەوروپا و ئەمانە خەریک بوو نەیتوانی ئەم گۆڕانکاریە نەک نەیتوانی بەڵکو هەڵخەڵەتێنەرانە بوو تا ڕادەیەکی زۆر بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بۆ خەڵکی برسی کە بەردەوام خەریکی ناڕەزایەتی و خۆپیشاندان بوون لە ڕێگەی شوراکانیانەوە. واتە ئەم بارودۆخە درێژەی کێشە هەرچەنە لە 1906 بە شێوەیەکی خوێناوی سەرکوت کرا ئەم هەڵمەتانەی خەڵک ئەم خۆپیشاندانانەی خەڵک سەرکوت کرا و بارودۆخەکە بەو خراپیەی کە هاوڕێ هیواژ وەسفی کرد بەردەوام بوو لە نەبوونی نان، لە نەبوونی کار، لە نەبوونی ئاشتی، لە نەبوونی لایانی کەمی ژیان بە جۆرێک کە ئەوەندەی باسەکرێت کە خەڵک بەوەی کە ئیشی شێکرد نێتوانی نان بکڕێ، نێتوانی بژێوی خۆی و خێزانی دابین بکە. هەتا ئەگات بە 1940 کە شەڕی جیهانی یەکەم دەست پێ کات و دواتر ئەم بارودۆخەی ژیانی خەڵک ئەوەندەی تر تونترە بێتەوە، ئەوەندەی تر تووشی نەهامەتی گەورە ئەبێ، ئەوەندەی تر تووشی خەڵک تووشی قات و قڕی ئەبێ، واتە بارودۆخەکە لە بە هیچ جۆرێ بەرەو باشتر ناڕوا لە دوای ئەوە. ئەگەر بێمە سەر ئەوەی ئەنجا لە 1970 کە ئەمە سەرێکی تری شۆڕشی ئۆکتۆبەر پەیوەستە بەو شۆڕشەی کە لە شوباتی 1970 ڕوویدا بەوەی کە حکمی قەیسەر لە ناو برا بە تەواوی و دەوڵەتێکی کاتی ڕاگەیەنرا و ئەم دەوڵەتە کاتیە 9 مانگ لەسەر حکم بوو هەتا شۆڕشی ئۆکتۆبەر، واتە 9 مانگ دەسەڵاتی بەدەست بوو. بەڵام ئەوەی کە ڕوویدا لەو 9 مانگە ئەوە بوو کە وردە ئەم دەوڵەتە کاتیە پشتی کردە وەڵامدانەوە بە خواستەکانی خەڵک و نەیتوانی بە هیچ جۆرێ ئەو بارودۆخەی شۆڕشی بۆ کرابوو و تزار با بڵین حکمی قەیسەر لە ناو برابوو شتێکی لێ باشتر بکە بە پێچەوانەوە ڕۆچوون بەرەو برسیەتی، بەرەو هەژاری، بەرەو نەهامەتی ئەمانە لە مانگی شوبات تا ئۆکتۆبەر بەردەوام زیادی ئەکرد. جگە لەوەش مەسەلەی سەرکوت بە تایبەت لە مانگی شەشا کە ئەکەونە سەرکوتی بەڵشەفیەکان و با بڵین بڕیار دەرەکەن کەلیدین و هاوڵەکانی کە ئەو کاتە وەکو با بڵین دەنگ بەرزەکەنەوە لە بەرامبەر ئەم خواستانە و ئەم ئومێدانەی کە شۆڕشی شوبات هەیبوو وەکو معارەزەیەک ئەبیندێن حکمی گرتنیان دەرەچێ ئەوەیە کە لە مانگی پێم وایە شەشایە لینین بە مەجبوری جارێکی تر هەڵدێ لە رووسیاوە لە کاتێکا کە ئەو مانگی 4 گەڕاوەتەوە لە دوای 16 ساڵ دووری با بڵین دوورخراوەیی. لە مانگی شەشە دیسان ئەبێ هەڵبێتەوە بۆ فنلەندا و لەوێوە سەرپەرشتی ڕۆژ بە ڕۆژی چونە پێشی ناوەکانی ئەم شۆڕشە بکە. بەڵام ئەوان کاتێک ئەگەڕێتەوە ئەوان گۆنە هەر بۆ کۆمنتێک لەسەر کاتێککە ئەگەڕێتەوە بە جۆر لە جۆرەکان دەڵێن ئەمە بە شەبەت نەفرێکی ئەڵمانی گەڕایەوە وەکو جۆرێک لە هینی ئەڵمانیا ینی ملحەقێک بۆ باوەندە سڵاتی ئەڵمانی ئەو وەختە تۆمەتبارەکرێ. بەڵێ زۆر ڕاستە تۆمەتبارەکرێ، ئەوە زۆر دروستە ئەو قسێ تۆمەتبارەکرێ بەوەی کە ئەمە تەنانەت جۆرێک بوو لە تەکتیک لە ڕاستیەوەی ئەو تەکتیک بوو لە مامەڵەکردن لەگەڵ بارودۆخەکە ئەسڵ نەیویسان ێجا لەو دۆخە ئامادە بێ لە ئەندێ وەزعی تایبەتە. بەڵێ ئەوەی کە ڕوو ئەدا لە مانگی 6 بەدواوە بە تایبەت لە پێترۆگراد کە ئەو کاتە با بڵین شاری کاپیتالە بێ لە رووسایە بەڵشەڤیەکان لەوێ بەشێکی زۆر لە شوراکانیان بەدەستەوەیە بەشێکی زۆر تەنانەت وای لێت دەسەڵاتی دوانەیی هەیە لە ماوەیە واتە ئەم حکوومەتە کاتیە ناتوانێت کۆنتترۆلی هەبێ بەسەر هەموو وڵاتی رووسایە و بە تایبەت لە شاری پەترۆگرادا کە ئاسیمەیە کە گەورەترین شارە کە بەهێزترین شارە دەسەڵاتی شوراکان وەک دەسەڵاتێکی دوانەیی ئەچێتە ڕێوە و حکوومەتە و سەرباری ئەوەی کە حکوومەتی کرنسکی ئێوێ
بە شێوەیەکی خوێناوی ئەم ناڕەزایەتی بەڵشەوەیەکان و شوراکان لە ناوبەرێ بەڵام بۆ نمونە وردە سەربازەکان ئەچنە پاڵ شۆڕش سەربازەکان ئەچنە پاڵ شوراکان و ڕێگە نایەن بە هیچ جۆرێ تەقە بکەن لە خۆپیشاندەران تەقە بکەن لە ناڕەزایەتیە بەرفراوانەکان بە حکوومەتی کاتی واتە ئەو بارودۆخەم پێم وایە هەموو ڕۆژێ حساب بووە لە نێوان شوبات هەتا مانگی دا حساب بکەی هەموو ڕۆژێ حساب بووە لەسەر ئەوەی ئەم شۆڕشە چۆن هەنگاوێکی ترەچێتە پێشەوە چۆن ئەتوانێ بگا بەوەی کە ئەو ئامانجە سەرەکیی لە شۆڕشی شوباتە کە ئەویژەوە بوو خەڵکی کرێکار و زەحمەت کێش خەڵکی برسی خەڵکێک کە بۆ ئاشتی و بۆ نان و بۆ زەوی و زار خەباتی کرد و شۆڕشی کرد بتوانن ئەم ئامانجانە بێن نەدی و بەڵشەفیەکان توانیان ڕابەرایەتی ئەمە بکەن لەم نۆمانگەیە هەتا لە پێم وابێ بە دڵنیایی تەکتیکی لینین و بەڵشەفیەکان دەورێکی زۆری هەبوو لەوەی کە چۆن ڕۆژ بە ڕۆژ دەستگا سەرەکیەکانی بۆ نمونە هاتوچۆ ئەوەی کە یەکێ مەسەن بەشێ لەو تاریخە کە باسەکە ئەمان توانیان هەموو دەستگاکانی هاتوچۆ و شەمەندەفەر بگرن بە شێوەیە کە ئەو سوپایی ئەنێرا بۆ سەرکوتکردنی شوراکان و بەڵشەفیکەکان نەیانەتوانی قیتارەکان بەکاربێنن نەیانەتوانی هاتوچۆ بکەن و بگەنە ئەو جێگا ڕووداوەکەی کۆرنیلۆفەکەی کە ئەو جەنراڵی کە بەتەما بوو بەر لەوەی کە شۆڕشی ئۆکتۆبەر ڕووبا لە تەمموزە پەلاماری پێترۆگراد بە و هەمویان خەڵتانی خوێن کە ئەوانە هەتا ئەوکەیشی لە حکوومەتی کاتیەوە وەرگرتە بوو بە جۆرێک بەڵام بواقعان ئەو وجودەی ئەوان لەوێ وجودی شورا کرێکاریەکان و شوراکانی سەربازان ئەوەی پەک خست زۆر ڕاستە بزدەبت من باسی ئەوانە ئەەکەم یعنی ئەو شۆڕشە وردەکاریەکە کە پێم وابێ من ئەوەندەی با بڵێن سەیرم کردبێ ئەڵێن یەکێ لە باشترین ئەو کتێبانەی کە ئەتوانێ ئەم مێژووی ڕۆژ بە ڕۆژی ئەم شۆڕشە بگێڕێتەوە کتێبەکەی جۆن ریدە ئەوەی ناوەکەیم بیرخەنەوانێ کە دە ڕۆژ کە دنیای لەرزان دە ڕۆژ کە دنیای لەرزان باشترین تەڵعەنە بێ من لێرەوە بە بینەرانی ئەم بەرنامەیە ئەڵێم شتی زۆر هەیە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر تەنانەت ئێستا لە سەردەمی ئەمڕۆیە کە میدیای خێرا و یوتیوب و ئەوانە زیادە بەرنامە و شتی بە حساب مێژووی زۆر جۆر هەیە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر بەڵام ئینسان زۆر ئەبێ بە شێوەیەکی ڕەخنەگرانە دائیمە زۆر بە وریاییەوە سەیری ئەوە بکاکە چ شتێک ئەوترێ لەسەرم شۆڕشە ئێمە زانین کە ئەم مێژووە خەڵک بە شێوەی جۆراوجۆر ئەیڵێتەوە و ئەینووسێتەوە و مەسەلەن یەکێ لەو هەوڵە زۆر سەرەکیانەی کە هەیە ئەوەیە کە ئامانجە سەرەکیەکەی ئەم شۆڕشە لەناو ببرێ یاخود ئەو دەستکەوتە سەرەکیانەی کە لە بەشی دووەمە ئەتوانی بە شێوەیەک بە خەڵک بوترێتەوە پێچەوانە بکرێتەوە بۆی کە خوێنڕشتنی زۆرتیا بووە بەوەی کە سەرکوتگەری تیا بووە کە ئەوەی تیا بووە کە بەڵام لە ڕاستیە ئەم شۆڕشە یەکەم جار بووە ئەمە گرنگترین شتەکە یەکەم جار بووە خەڵکی کرێکار و زەحمەت کێش بە ملیۆنەها حەس بکەن کە ئەوان دەسەڵات لا ئەبەن و خۆیان دەسەڵاتە گرنە دەست ئەم ڕۆژانەی ئەم شۆڕشەتیای ڕوویاوە ئەم تەوژمە لە وزەی ملیۆنەها خەڵک توانیوێتی شۆڕشەکە بە ئەنجام بگێنێ بە دڵنیایی ڕابەرایەتی لینین و بەڵشەفیەکان دەوری سەرەکیشی گێڕاوە لە بەسەرخستنیا دروست وایە من گۆنا لەم بابەتەوە کتێبێک هەیە ئەلێکساندەر ڕۆبینۆڤیچ نووسیوێتی ئەمانە بەشێک نین لەو پروپاگەندە زۆر جار کە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر قسە ئەکرێت و بازەکرێت و ئەوانە نووسینی مارکسیستەکان بتاوی کەسێکی وەکو ترۆتسکی کە خۆی لە ناو ڕووداوەکانە بووە بەهین وەسفەکرێ بە جۆرێک لە پروپاگەندە وەسفەکرێکە گویا ئەمە لە کاتی خۆیان بەشێک بوون لە شۆڕشەکەەوە واقعەتی ئەوانە بەڵام ئەو ڕابونێڤیچە زۆر بە ڕۆشنی ئەمانی باس کردووە کە ئەوەی لەو سەردەمەیە ئەوەی لە کاتی شۆڕشی ئۆکتۆبەر توانی شۆڕشی ئۆکتۆبەر بە ئەنجام بگەێنێ و ئەوانە ئەوە نییە کە پێڵێن دیسیپلینی حیزبی بەلشەفی یاخودەوەی مرکزیەتی حیزبی بەلشەفی ئەوەی کە لینی قسەیەکی کردووە کەس نەیتوانێت قسە لە قسەیە بکە یا ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئەم ئەگەر بگەڕێیتەوە بۆ مێژووی شۆڕشی بەلشەفی شۆڕشی ئۆکتۆبەر بێ بگەڕێیتەوە بۆ تاریخی جیابوونەوەی بەلشەفی و منشەفی و ئەوانە و لەوێ ئستینتاجی ئەو بکەی کە شۆڕشی بەشەفی وەکووا لەوێەوە چەکەری کردووە ئەو هەموو ئەوانە وەڵام ئەیاتەوە و شۆڕشی ئۆکتۆبەر یا شۆڕشی رووسیا بە بەشێک لە
جموجۆڵێک ئەزانێ کە لە کۆنەوە لە ماوەیەکی دوور و درێژ لەو بەرەوە کاری بۆ کراوە یعنی بەشێک لە مێژوویسەکان کە وەختی قسە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیاکەن کە بە بڕوای من وەکو من لە پێشەکەی وتە من شۆڕشی ئۆکتۆبەر بە ڕاپەڕینێکی چەکدارانە لە ناو شۆڕشێکی گەورەترا ئەزانم بەس بەش بە حاڵی خۆم شۆڕشی ئۆکتۆبەر بەبێ شۆڕشی شوبات نبینم و شۆڕشی شوباتیش بەبێ شۆڕشی 1905 ئەساسەن واقعان قابلی تەسەور نییە ینی وەکو پرۆسسێک لە ڕاستێت توای ببینین دقیقاً وایە بەڵام پرۆسیسەکە ببخشم پرۆسیسەکە پرۆسیسی ئەو شتەوایە شەماڵ ئەگەر ڕێگەم بی من ویستم یەکشت بڵێم ئەویش ئەوەیە ئەوەی کە تۆ ئەڵێ لێکدانەوەی زۆر سیر و سەمەرە هەیە بۆ ئەم شۆڕشە لە هەمان تەنها لەلایەن بۆرژوازیەوە نییە بەڵکو لەلایەن خۆمان لەلایەن چەپەکانەوە لەلایەن کۆمونیستەکانەوە لەلایەن گروپ سیاسیەکانەوە کە خۆیان بە سۆشیالیست و بە کۆمۆنیست و تەقدیسی تۆ ئەگەر لێکدانەوەیکی ماتریالی نەکەی بۆ شۆڕش وەکو گشتێک وەکو حرەکەیەکی جەماوەری بەرفراوان ناتوانانی دەرسەکانی لێوەرگریت و ناتوانانی لێوەی فێربی من یەک خاڵم ئەمەوێ ئەگەر ئیجازەم بن پێشەوەی لەسەر مەسلەی مێژووەکەی تێپەڕین ئەویش ئەمەیە باسی کەم دەوری ژنانە لەم شۆڕشەیە مەسەن لە کەم شوێن ئەیبیستی کە بەڕاستی لە شۆڕشی شوبات کە دەستی پێکردووە یەکەم خۆپیشاندان کە دەستی پێکردووە لە شوباتە خۆپیشاندانی ژنان بووە بە بۆنەی 8 مارسەوە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە یەکەم خۆپیشاندان کە چۆنەڵی پێی ئەڵەن شەرارە یاخود پریشکی ئەم شۆڕشەی دروست کردو خۆپیشاندانی فراوانی ژنان بووە کە هاتوو بۆ نان و ئاشتی درستە هاتوونەتە سەرجادە لەگەڵ ژنانی تری وڵاتانی ئەوروپایە و دواتر ئیتر بەشەکانی تری جوتیاران و کرێکاران و شوراکان پەیوەست بوون بەم خۆپیشاندانەوە لە ڕۆژانی دوایی شوبات مانگرتن هەبووە بەڵام هاتنە سەرجادە و بەشداریکردنی کارگەران لەگەڵ یانە ئەوە این بۆ دیارە یەکێک لەو کارگانەی کەەوە ئەم کارێتیان ڕووداوانە ئەریکسۆنی سویدیە کە فەرعەکەی لەوەیە کارگەرانی ئەوێ یانێک دقائق هەیە لە تاریخ و لە مێژووا جێڕێتەوە لەسەر ئەو ڕاپەڕینە و ڕۆژەکانی ئەوانە زۆر شتی زەرافەت و جوانی تایە بەرحاڵ پۆیتەکە تەواو کە منیش لە بابەت ئەو مێژووە کە قسەت کرد قسەی زۆرم هەیە فەرموو تەنها ویستم ئەوە بڵێم کە ئیشارەت بە دەوری ژنان بین ژنان وەکوتم بۆ مەسلەی هەمومان نەزانین لە دوای 1911ەوە بە تایبەت کاتێ ڕۆژی جیهانی ژنان ئیترە بێتە ڕۆژێکی ڕسمی خۆپیشاندانەکانی ژنان هەموو ساڵێ لە ئەوروپایە بەرەو زیاتر و زیاتر ئەڕوا لە ڕۆژی جیهانی ژنانە و ئەو ساڵە لە 1970 وەکوتم لە شوباتە پێش ئەو ڕۆژانەی کە شۆڕش دەستپێکە خۆپیشاندانێکی بەرفراوانی ژنان بە بۆنەی ڕۆژێککردنەوە بکەین بۆی کەوا بینەران ئەو شتیان لەلا ڕوون بێکە ئەڵین خۆپیشاندانی 8 مارس لە شوباتاکرا یعنی چی خۆ پێوترە شۆڕشی شوبات بەڵام لە حقەتە ئەوەیە شۆڕشەکە شۆڕشی شوبات نەبوو شۆڕشی مارت بوو بەڵام یەکێک لەو شتانە کە شۆڕشی ئۆکتۆبەر وە شۆڕشی رووسیا گۆڕی ئەوانە تەقویم بوو تەقویمی رووسیا پێشتر 16 ڕۆژە 13 ڕۆژێکی ڕۆژی بینە دواتر چاکێکن ئەو وەختە 23 شوبات ئەبێ بە 8 مارس لە واقع ئەوان بەپی تەقویمی رووسیا لە 23 شوباتە خۆپیشاندانەکەیان کردو بۆی بە شۆڕشی شوبات ناوە برێ بەڵام حقەتەکەی ئەوەیە کە شۆڕشی شوبات نییە و شۆڕشی مارتە و لە 8 مارسی شۆ دەستی پێ کردووە نۆڤەمبەر و هینیش وەکو ئۆکتۆبەریش بەمان شێوە یعنی لە نۆڤەمبەر و لە 25 مانجیش هەر بۆیە پێوترە شۆڕشی ئۆکتۆبەر بەڵام 7 نۆڤەمبەر یادەکەینەوە بەم باسی کە لەسەر مێژوو کرا یەک شت بڵێم زۆر جار ینی ئەو مەسەلەیەک هاوڕێیان لای من دەنگتان نەما ببورن ئەبێ بە مەسەلەیەکی چۆن بڵین سیر کە ئێمەمانان کە خۆمان لە بابەت دیدگای تێڕوانینمانەوە بۆ دەوروبەر و بۆ دنیا پێمان وایە کە ڕۆڵی گرنگ لە ئاڵوگۆڕەکانە ڕۆڵی جەماوەرە بەڵام وەختێک دین کە ڕووداوەکانی شۆڕش ئەجێڕینەوە باسی فلانە قائیدەکەین باسی فلانە حیزبەکەین باسی فلانە ڕۆژ ئەەکەین کە ئەم جەماعەتە لەگەڵ یەکترا شەڕیان بوو لەسەر ئەوە جیابوونەوە ئەوانە وەکو ئەوەی کە ئەم شۆڕشە زادەی ئەم مێژووە بێ لە جێگای ئەوەی زادەی مێژووی جەماوەر بێزانی وەکو چیوایەکە وایە چی بۆ فلیمێ یەکتە دەرەوە لێ دەپرسنەڵە ڕووداوەکانی چی بۆڵێ فلانە پاڵەوان ئاوای کردو یەک بازی ئاوا یا و یەک
وای کرد و دەستێک وەشان و شەقێکی وەشان و وای کردوانە دەیتەوە ئەحداسەکانی پاڵەوانەکە ئاژێڕیتەوە نەک ئەوەی کە چی بەواقعی و فلیمەی دروست کردووانی کەوا ئەحداسی فلیمەکان چۆنن ئەو جێڕانەوەیش بۆ مێژووی شۆڕشی ئۆکتۆبەر بە بڕوای من تەرکیزکردنە سەر ئەوەی کە دیارەکە لینین ڕۆڵێکی جاکەرەوەی هەبووە لە مەفاسلێکی تاریخی دیاریکراوە توانیوێتی ڕێگای ئەو شۆڕشە لە جێگایکە برو جێگایکی تر بەرێ بەڵام ئەوەی لینین بە عملی تیاری لە ڕاستیە یعنی ئەوەی لینین شەماڵ يعني ئەوەی لینین ئەزبوونەکە لینەوەی تو باست کرد يعني لین من پێم وایە ئێمە تەوان هاوکات ئەم ساڵ یادی 150 ساڵەی لەدایکبوونی لینیشی دەکەینەوە من پێم وایە ینی هەلینیزم و بابن ئەو تێگەیشتنی و ئەو بەستنەوەی پەیوەندی نێوان تێر و واقع و نووسینەکانی تەنانەت پێش شۆڕژ و لە دوای شۆڕژ و تا بە ئێساس بن پێم وایە يعني یەکێکە لەو بابەتانەی کە زۆر بە نەزەری اعتیبار بە تەسەوڕیم دەبێ وەربژیرێ نا حتمما وایە وەکو تیوری ڕاستە دروستە بەڵام ئەم تیوریە ئەبێت تۆ لە سیاقی ئەو شتە مێژوویە باسی بکە یعنی من ئەوەی کە ویستم مەسەر باسەکە بێن مەسەری ئەوەیە شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی رووسیا ڕووداوێکی تاریخی مێژوویە کە جەماوەرێکی فراوان تایە بەشداریان کردووە و ئەوان دروستیان کردووە نەک ڕابەرەکان یعنی ئەم جۆرە جێڕانەوەیە ئەم جۆرە جێڕانەوەی مێژوو بۆ ڕابەرەکان پێچەوانەی ئەو دیدەی خۆمانە کە ئێمە ئەڵین مێژوو جەماوەر دروستیەکە یعنی فەرقی چیە وەک وایە کە مەسەڵەن بڵێ ئەهرامەکان چێ دروستی کرد فرعونی فڵان و نازانم چی وەختێک باسی شۆڕشی فەڕەنسا ئاکرێت و ئەوانە ڕۆبسپیر و ئەوانە بەڵام قسە لەسەر و جەماوەرە ناکرێت کە لە خوارە خۆی ڕێخستووە یعنی ئەو تەسویرەکە لەسەر بەشەفەکان هەیە کە ئاوا مەرکەزی بوون قسەیەکی کردووە لینین هەمووی جێبەجێ کردووە تەواوی تاریخی ئەگەر هیچ هینی نکاتەوە ڕەتی نکاتەوە تاریخی شوبات هەتاکو ئۆکتۆبەری بەشەفەکان ڕەتی ئەوکاتەوە لینین چەنان جار پێشنیاری کردو پێشنیارەکانی ڕەت کراوەتەوە چەنان جارشتی وتووە شتەکانی هەڵجێڕاوەتەوە هەنێک ڕووداوی دیاریکرا و ڕوویداوە ئەوانە کە ئەگەر بەشەفەکان نەیانتوانایە حیزبێکی فلکسبل بن حیزبێکی مەرن بن کە بتوانن زۆرترین خەڵک لە گەوری خۆیان کۆکەنەوە نەبزی جەماوەر عکسکەنەوە لە ناوخۆیانە کە جەماوەر نەزەری ئەگۆڕێ لەسەر شتێک لە لای ئەوانیش بگۆڕێت و ئەوانە و ئیلتیزام نەکەن بۆی کەوا بڕیارەکانی سەرەوە ئەڵێکی بە بڕای من سەرکەوتنی بەدەست نایە ناو شۆڕشەوە دەتوێت بڵێ چی شەماڵ یعنی من ئەگەر بۆی دقیقتر تێبگەین دەتوێت بڵێ کە شۆڕش پێشەوەی قسەکردن بێ لەسەر یعنی ڕۆڵی فاکتەری ذاتی فاکتەری مەوزوعی ئەم شۆڕشەی دروست کرد هەر فاکتەری ذاتیە بەڵام فاکتەری ذاتی ئیتر ئێمە نەیکەن بە بەشەرەکان بە حیزبەکان بە بیر و باوەڕەکان و بیر و بۆچوونەکان ئەزانسەم بە پرۆسیسێکی کۆمەڵایەتی هەیە جەماوەریی فراوان تایە بەشداریەکە ئەنی تۆ رووسایەکی گەورە و گران کەس پرسیاری ئەوە ناکە رووسایەکی گەورە و گران سۆڤێتەکان خۆ ئایدیای لینین نەبوو ئایدیای ترۆتسکیش نەبوو سۆڤێتەکان کە دروست بوون ئایدیای ئەنارکیستەکان بوو بەس بەشێک ئەنارکیستەکان بەشداریان تێکرد لە 1950 لینین خۆی بەدەمی خۆی لەمە ئەزمونێکە جەماوەر هێناوێتی پێش جەماوەر فێری ئێمە کردو کە ئێمە ئەبێت چی بکەین باشە ئەم سۆڤێتانە کە لە پترسبۆرگ دروستە بێ باشە پترسبۆرگ شوێنێکی کارگەری و بەشەفەکان تایە بەهێز بوون و ئەو حیزبە بەشەفەی کە باسێکن ئاواهین بۆ 2000 ئەندامی هەبوو لە شوباتی ساڵی 1970 کە لینین کاتێک کە لینین گەڕاوەتەوە کە شۆڕشەکە ڕوویاوە لە شوباتە ئەو شۆڕشە عەزیمە ڕوویاوە بەلشەفەکان 2000 ئەندامیان هەبوو ببوونە 4000 ئەندامیان هەبووە لە ناو شارێکی گەورەی وەکو پترسبۆرگە کە چەند ملیۆن ئینسانی تیاژیەوە چەند ملیۆن کارگەری تێبۆ لەوێ باشە ئەی باشە سەرانسەری رووسیاچی رووسایەکی فراوانی پانوبەرین کە زیاتر لە 145 ملیۆن ئینسانی تیاژیەوە ئەمانە چۆنی سۆڤێتەکان شوراکان ڕۆیشتن چوونە ناو هەموو گەڕەکێکە و چوونە ناو هەموو ئەگەر ئەمە جوڵانەوەیەک نییە کە چەنای چەند ساڵ کاری بۆ کراوە کە لە پشتی ئەوی ئەو جوڵانەشە لینینی کردووە بە لینین یعنی ئەوەی کە لینینی بە ئێمە گەیاندووە شۆڕشی ئۆکتۆبەرە نەک ئەوەی شۆڕشی ئۆکتۆبەری بە ئێمە گەیاندووە لینینە ئەمە حەقیقەتەکەیە و ئەمەیە شۆڕشی ئۆکتۆبەریش ڕووداوێکە کردەیەکی مێژووی یعنی دەتوانی بڵیت یعنی پەیوەندیەکی دیالکتیکی لە نێوان لینین و شۆڕشایە یعنی لە نێوان لینین و شۆڕشی رووسیا شۆڕشی ئۆکتۆبەرەیە و بالفعل من لەگەڵ تێگەیشتنم کە ئێمە دەبی ئەم پەیوەندیە دیالکتیکە ببینین نەک پێمەوا بێ کە ئەمە یعنی وەکو هەندێک جار ئەوەی ناویانە دەنێ ئیرادەگەریەکان بە تەسەوڕێکی ئیرادەگەریانە ئێمە شۆڕش ببینین دروست وایە بەرحاڵ پێما بێ بۆ ئەم بەشەمان بەسە من دیارە بە ناچارە بێ بڕۆین بەرەو ناوبڕێک حتمما
پاش کورد ناوبڕێکی کورد دەگەڕینەوە لای ئازیزانمان و بەرنمەکەمان بۆ بەشی دووەم کە قسە لەسەر ئاکامەکانی و لێکەوتەکانی شۆڕشە درێژە پێدەین لەگەڵمان من پاش ناوبڕێک دینەوە لاتان ئازیزان.